بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەتی ئێوە عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. عەزیزان و خۆشەویستان، خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الذين يتخذون الكافرين أولياء من دون المؤمنين أيبتغون عندهم العزة فإن العزة لله جميعا. لسورة يونس دا فرمي: بسم الله الرحمن الرحيم ولا يحزنك قولهم إن العزة لله جميعا هو السميع العليم. لسورة فاطر دا فرمي: بسم الله الرحمن الرحيم من كان يريد العزة فلله العزة جميعا إليه يصعد الكلم الطيب والعمل الصالح يرفعه والذين يمكرون السيئات لهم عذاب شديد ومكر أولئك هو يبور. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. خۆشەویستان و بەڕێزان، بەڕاستی تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیاری ئەوەمان کردووە، ئەڵێن بۆچی لە هەرێمی کوردستان سوکایەتی بە پیرۆزیەکانی ئیسلام ئەکرێت. طبعاً ئەم ئیسلامە دینێکی زۆر عەزیم و پاک و بێگەردە. ئەگەر پاک و بێگەرد نەبێ، ئەو کەسانەی کە هیچ ئەرزشیان نییە و هیچ بوونێکیان نییە لە ئەرزی واقعە، ئاوهای پێ ناکەن. واتە ئەگەر کەسێک فعلەن مستەوای ئەوەی نەبێ کە خوای گەورە ئەو فەزڵەی پێ نەبەخشی بێ کە لە باوەشی ئەم ئیسلامە گەورەیە جێگەی بکاتەوە، حتمەن لە بەرەکەی ترا ئەبێ. بۆیە زۆر وریابن شتێک هەیە پێ ئەوترێ وەلا و بەڕا، واتە لەگەڵ کێدای وە دژی چێی. ئەو خۆشەویستانەی کە 24 ساعات سەریان لەسەر بەرماڵە، هەموو دووشەم و پێنجشەمانێک بە ڕۆژوون، دایم دەم بە تەسبیح و بە زیکر و بە تەهلیلن، زۆر وریابن دوای چێکەوتون، زۆر ئاگدار بن لەگەڵ چ دەسەڵاتێک و لەگەڵ چ کەسایەتیەک و لەگەڵ چێدا هەڵس و کەوت ئەکەن. چونکە دوجار کەسی خۆشەویستت ئەبێ بە هاوڵت، ئەبێ بە ڕەفیقت لەسەر پردی سیرات، لەگەڵ ئەوە حەشرەکری، ئەبێ زۆر ئاگداری ئەوە بی. بۆیە ئینسان گرنگە بەخۆیان بچێتەوە، وەکو ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، ئەو ئیمامی عومەرەی کە شەیتان نەیەوێرە بە شوێن پێی ئیمامی عومەرا بڕوا، ئەوەندە لی ئەترسا. ئیمامی عومەر بە سعدی کوڕی وەقاسی فەرموو کە ئەمە یەکێکە لە وتە هەرە نازدارەکانی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، پێی فەرموو: ئەی سەعەد، تۆ بزانە لەگەڵ چێدا، بزانە کە خوای گەورە ئەوەندە تۆی خۆش ئەوێ کە خۆشەویستی ڕەنگ ئەداتەوە لە ناو خەڵکیدا. واتە ئەگەر خەڵک خۆشیان ویستی ئەوە دڵنیا بە کە خوا خۆشیەوەی، ئەگەریژنا ئەوە بە پێچەوانەوەیە، ئەمەش خراپە. بۆیە مەنزیلەتی تۆ، پێگەی تۆ لە لای خوای پەروەردگار بەوە سیرکە و بەوە بزانە کە لە ناو خەڵکیە پێگەت چۆنیە. بۆیە تەوەری ئەڵقەی ئەم جارەمان بەو شێوەیە تەرخان کردووە کە ئەڵێن بۆچی لە هەرێمی کوردستان سوکایەتی بە پیرۆزیەکانی ئیسلام ئەکرێت. تەبان لەو بەڕێزانەی کە کۆمنتیان نووسیوە و هەمیشە بەشدارن لەگەڵمان، بە سوپاسەوە. دکتۆر ناسیح ئاروزەری نووسیوێتی لەبەرەوەی هەندێک خەڵک وا دەزانن ماستاوکردن بە دین وەک ماستاوکردنە بە خاک و خەڵکەوە بۆ خۆبردنە پێش. سەرباز حەسەن ئەڵێ لەبەر ئەوەی لە سەرتاسەری جیهاندا موسڵمانان یەکدەنگ و یەک ڕەنگ و یەک ڕیز نین. عەبدوڕەحمان ئەحمەد ئەڵێ لەبەر ئەوەی لەو خەڵکە ڕادەبینن و هەڵوێستیان وەک پێویست نییە. ناسر شێروانی ژەڵێ لە سەردەمی سەروەرمان تاک و ئێستا ئەمە سیفەتی دڵنەخۆشەکانە. ڕێبوار محەممەدی ژەڵێ هەمیشە پیس حەساسیەتی بە پاک هەیە. جەزا قەراخی ژەڵێ لەبەر ئەوەی موسڵمانان یەکدەنگ و یەک هەڵوێست نین، مەرجایەتێکی بەهێزیان نییە.
ئومێد مەجید ژەڵێ ئەم جۆرە کەسانە خۆیان کەسانێکی دۆڕا و نەخۆشن. ئامانج عەباسی ژەڵێ ئاخر دەزانن دینی ئیسلام هەمیشە لە بەرەو پێشچووندایە، ئەمانیش بەرژەوەندیان وا دەخوازێت نەفامی خۆیان دەربخەن. پەروین غەفوورەڵێ بەداخەوە بۆ ئەو نەفامیەی بەرامبەر بە دینی ئیسلام دەکرێت. محەممەد علی ژەڵێ سوپاس بۆ خوددا ئاینی پیرۆزی ئیسلام بەردەوام لە بەرەو پێشچووندایە. جەلال محەممەدی ژەڵێت چونکە ئەوان لە ناخەوە ڕووخاون. ڕەفیق محەممەد دەڵێ لەبەر ئەوەی مسلمانان بەگشتی هەڵوێستیان نییە. بڕوا محەممەدی ژەڵێ لەبەرەوەی هەندێک کەس دەرونیان ڕووخاوە هەست بە کەمی دەکەن لە کۆمەڵگەدا غەرقی تاوان بوون، لە تاواندا دین بۆ شاردنەوەی ئەمانە دێن بۆ شاردنەوەی ئەمانە قسە بە ئیسلام دەڵێن. نەوزاد عەلی ئەڵێ لەبەرەوەی خەڵک بێدەنگە و زۆر بێ هەڵوێستن. سیڤەر عومەری ژەڵێ چونکە زۆربەمان هەر بەناو مسلمانین ئەگەرنا لە کاتە پێویستەکاندا بێ هەڵوێستین. ئاوا حەمەدی ژەڵێ هەندێک کەسی دەروون نەخۆش هەن هەموو کارێکی نامرۆڤانە ئەکەن لە پێناو ڕازیکردنی ئاغاکانیان. ئەچمە لای پەیوەندی. باوکی زانا لە چوار قوڕنەوە وەرەگرم. باوکی زانا؟ بەڵێ باوکی زانا. باشی باوکی زانا، سپاس دەکەم براکەم. لە خزمەتان پێشبینێکی ئەواش بۆ ئێمە هاتپایە بە 3 ڕۆژ هەمووی ڕاماڵی بەیە. مەبەستت ئەوەیە کە لە ئەفغانستان ڕوودەدا وایە؟ ئارە وەڵڵا. بڵێ باشە بەردەوام بە. سپاس دەکەم گیانەکەم، موفق بی ئینشاءالله. إن العزة لله إن شاء الله. إن شاء الله. سپاس بۆ جەنابەت. إن شاء الله. سپاس بۆ جەنابەت. خوا لەگەڵ. باوکی محەممەد لە کەرکووکەوە. باوکی محەممەد. فەرموو باوکی محەممەد. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. بله. باوکی محەممەد. برام دینی پیرۆزی ئیسلام دارێکی بەدی هەموو کەسێک خۆناری پێگرێت. بەڵێ باوکی محەممەد لە تەلەفۆنەکەەوە جۆم لێ بگرێ پەیامی خۆت بگەێنە. سوپاس دەکەم. بەردەوام بە. سەوتی باوکی محەممەد باش نییە. چمە لای کاک حەسەن لە سلێمانیەوە. کاک حەسەن. بەڵێ ئەم کاتێ باش. هەموو کاتت باش کاک حەسەن جان. یەکەم جار دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم. سپاس دەکەین. ڕاستی تەوەرێکی جوانتانەوە بژاردووە. دڵنیا بە دینی خوای گەورە کە ئەهنابێتی بۆ بەشەریەت خۆی پارێزگاری لەکە وەکو پێشینانەڵێ دەریا بە دەمی سەگ پیس نابێ. بەڵام ناشکری خوانە بێ ڕۆژگارەکە وای لێ هاتووە خەڵکی پەرستش و عیبادەتی خۆیان لەبیر چۆتەوە. پەرستش و عیبادەتی عەبدەکانەکەن. ئێستا زۆر کەسەیە لەم کوردستانە لە لات و هوبەر زیاتر پەرستانی هەیە. بەڵێ قوربان. چونکە ئەم خەڵکە وازە ئێستا بۆ نمونە بە بەسەرەکی بەیاوسێ ئەم دوو حیزبە خاص ئێستا زەلانی هەیە ئەزانم کە پێنجفەردە لە مزگەوت نوێژەکە، بەڵام لە کاتی پاڕانەوەکانیا کە لە مزگەوتە دوعا بۆ مەسعود بەرزانی و فڵان و فڵان و فڵانەکە کە لەگەڵ ئەوە ئەبینێ ئەم هەموو زوڵمە گەورەیە لەم خەڵکە لەم بێتاوانە لە برسێتی لە بێئاوی لە بێکارەبایی لە بێمەعاشی لە بێنانی لە بێئیشی لە دەرکسووتان سەرۆکردن بۆ هەردەران لە خانوفرۆشتن لە هەڵوەشاندنەوەی خێزان لە بڕینی قوتی خەڵکی ئەمانەی هەموو خۆشتۆکە ئەو لاوە لەبەرەوە خۆی ئەیلولانەیە گیان مەعاشتی بندیواری هەیە. حەزەکەم لەم منبەرەی ئێوە پێیان بڵێم ئیشەڵڵا بە ئیزنی خوا ئەو خوایە یەک کەلیمە دوعاشیان لێ وەرناگرێ
وەکو لێشیان وەرناگرێ ئیشەڵڵا لەگەڵ ئەبوو جەهل لە ئەسفەلە سافلینا حەشر دەکرێن لەبەر ئەوەی هەر کەسێ غەیری خوا بەڕازق و ڕۆژ و دەربزانێ ئەو کەسە کافرە و یەک زەڕە ئیمانی بەخوانیە ئەگەر لە باتی 30 ڕۆژ 300 ڕۆژەکەی ساڵ بە ڕۆژوو بێ ئەگەر لە باتی 550 فەرزە بکە إن الله لطيف بعباده يرزق من يشاء بغير حساب بخواي جورا ئەو کەسەی کەوا پەنا ئەبا بۆ دزی پەنا ئەبا بۆ ماساوچێتی بۆ خۆڵکی ڕۆژانەی ئەو قوتە دزی بکە زۆر حەواڵترە ئەوەشی کە خوا کردبێتی بەنسیبێ ئەگەر لە ماڵیشەوە بخەوێ خوا هەر بۆیە نێرێ دووبارە دەستخۆشیدان لێ ئەەکەم هیوادارم پەیامەکەم گەیشت بێ دەست و چاوت خۆش بە کاک حەسەن سپاس بۆ جەنابی شت ئەچمە لای کاک ئەحمەد لە هەولێرەوە کاک ئەحمەد بەڵێ تۆزێک سەوتت وازەح نییە هیوادارم باش ببێ لە داهاتوە فەرموو ئەی براجان وەڵا خراپە سەوتی کاک ئەحمەد شوێنت باش نییە هەستەکەم شەبەکەت خراپ بێ بۆ کۆڕەکەت کردووە وایە ئەگەر بۆ کۆڕەکەکەیە زۆر خراپە سەوتت خراپە ئەگەر بۆ ژمارە ئاسیاکەی بکەی سوپاسە دەکەین ئەچمە لای کاک بەرزان لە سلێمانیەوە هەلو بەڵێ کاک بەرزان بەڕێزیان چۆنن باشن شکر چۆنی کاک بەرزان سوپاس پێشەکی زۆر سپاسی بەرنامەکەتان و کەناڵەکەتان و دەستەی کارگێڕی و ستافی بەرنامەکەتانەکەم سپاس دەکەین دەست خۆش بێ زۆر بەڕێزن بەڕاستی بەرنامەکانتان هەمووی بە بەرنامەیە بەرنامەتان بە بەرنامەیە تەدریجیە جوانە خەڵکێکی زۆر گوێگرێ بابەتەکانتان جوانن سەقافەتێکی جوانتانەیە لە بەرنامەکە زۆر سپاس بەس من گلەیم لەوانەیە کە پەیوەندیەکەن من لە زۆر ڕادیۆ لە زۆر تەلەڤیزیۆنە بینم ئەوەی پەیوەندی ئەکا ئەبێ پێش پەیوەندیەکە خۆت حاضر کردبێ بۆ قسەکردن نەک لە پەیوەندیەکە بڵێ ئەم بابەتە لەسەر چییە یا دوو کەلیمە بڵێیت و هیچی پێ نەبێ پێش ئەوەی پەیوەندی پێ حاضر بی چۆن تەلەبەیەک پێش ئیمتیحانە بێ حاضر بێ ئیمتیحان نەگە و دەقیقەیە یاریزانێک پێش یاریە بێ حاضر بێ بۆ یاریەکە نەک لە کاتی یار کەواتە ئەم شتانە زۆر دووبارە ئەبنەوە ئێوە هیناگە بن بە بەعزێکەوە بەعزێکەوە تۆ جاریا پێڵەی کاکە چۆنیت ئەڵێ بژیت ئەڵێ لەکوێ قسەکەی ئەڵێ لە فڵان شوێنە ئەنجا ئەڵێ ناوت چییە بێ خۆی ناوتێ پێ بڵێ و شوێنێ پێ بڵێ و وڵای قسەکانە زۆر جوانن بەڕاستی زۆرە لەوانەکە پەیوەندیەکە هیوادارین ئینی نەکەنەوە دووبارەی نەکەنەوە ئەی بژیت کاکڕێکان دەستەکان خۆش بێ ئەوەی پێویست بووێ مە بیڵێن جەناب بدوتێت تەصفیەکرێ ئەنجە بێینە سەر بابەتەکە چونکە منەزانم ئێوە زۆر بەڕێزن زۆر ئارامگرن ئێوە هەر دینەکەتان پێتان ئەڵەکە سەبر شکر قەناعەت دینەکەمان ئەڵە چی سەبر شکر قەناعەت هەر پێ بێ مەڕهوو بێ یەک دانیان لا بەرە نابێ سەبرێ هەبێ و شکر و قەناعەت هەبێ نابێ ئەبێ هەرسێکی بێ سەبر شکر قەناعەت دەستەکانە خۆش بێ ئەوەی پێویست بوو ئێمە بیڵێن جەناب بدوتێت کە ئێوە زۆر تەحەمولتانەیە لەگەڵ پێشکەشکاران و لەگەڵوانەی پەیوەندیتان پێواکە ئەنجا من لەبارەیەم بابەتەوە دینی ئیسلام دینێکی پاکە دینێکی سەربەرزە دینێکە هیچ دینێکی ناگاتەوە مادەم خوای گەورەمان لەگەڵا هیچ کەس ناتوانێت بەقەی نوکە دەرزیە زەرەرمان لێبان نوکە دەرزیەک دەستە خۆش بێ کاک بەرزان گیان سوپاسە دەکەین یەکێکمان لەگەڵایە کە هەموو کەونی دروست کردووە کەواتە خەڵک با هەر بڵێ چی ئەڵێن با بڵێن بەین نابێت بەدەم نابێت هەتاوارە خەڵک بڵێ هەتاوارە قسە بکا خۆ هیچ لە مەوزوع ناگۆڕێ وازەحە دەستەکانە خۆش بێ کاک بەرزان سپاس بۆ پەیوەندیەکەشت موسڵمانی دروستی کردوین و بە ڕێبازێکی جوان دروستکراین لەسەر دینی محەممەدین زۆر سپاسانەکەم هیوای سەرکەوتن بۆ بەرنامە بەڕێزەکەتان زۆر معجیبم بە بەرنامەکانتان زۆر سپاسانە دەستە خۆش بێ سپاس بۆ جەنابی شێت خواگەدارت بێ ئەچمە لای کاکڕێکان هەر لە سلێمانیەوە سلام علیکم عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا کاکڕێکان بەڵێ کاکڕێکان وەڵای کاکڕێکان سەوتت وازەح نییە کاکە
ئەو ژمارە داخن باشترە ئەو ژمارە کۆڕەکە لا ببەن لەبەرەوەی خەلەلی تایە سەوتی ئەو ژمارەیە خەلەلی تیا هەیە پەیوەندی لێوە وەرمەگرن با ئەو خەڵکەش وەحدەی لێ نەڕوا تەنها لە ژمارەکەی ترەوە وەریگرن دەوران لە کەلارەوە بەڵێ کاک دەوران عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا کاک دەوران گیان ئاگا مەحموودیان سوپای گەورەی خێزانبوونی کردەوەی جوانە کاک ئەمانە زای چۆنە هەموو سەردەمی خۆمان زای دنیا دامەزەسا دنیا کۆتایی ئێوە بینێران سەگای حرف چۆن مڕەوبوونی هەیە هەموو ئاژەڵێ هەیە ئەویش ئەو کاک ناهێسرە ئەو هێسرە دوورێەوە ئەویش ئەوە ئەو ناماقولێ کردووە ئەمەش هەر جەماعەتێکی جا دوورێ بەڵێ سەگ هەر سەگە ئایا کردی و دەمی هەر سەگە دووری ئێوە ئەمە پێشن مایە گشت ئەمەی شێکان هەورامی وە قسەی کرد ئەمانە وایە کردووە ینی چۆن هەوڵن دەست کلۆپای وەرگن اینجا قسەی هەیە دەوتێت خۆر کاتی ئاوا بێت سێوەر بەرز و درێژە بێت ئەمانە ئینشاءالله خۆیان لە ئاوابووندایە بۆیە سێوەیان ئاوا بەردەوێت و ئاوادی شەیتان و شتان چپان بگویانە دەستەکانە خۆش بێ سپاس کاک دەوران گیان موفق بی ئینشاءالله خوا ئاگادارت بێ سپاس بۆ تۆش وعەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوهو بەردەوامی لەگەڵتان بەڕێزان لە تەوەری ئەمڕۆ بەڕاستی ئەمانوێت تیش بخەینە سەر کۆی ئەو بێڕێزیانەی کە بەرامبەر بە دینی پیرۆزی ئیسلام ئەکرێ نەک تەنها بۆ نمونە حەزرەتی عومەر کە لە ڕۆژانی ڕابردوو بێڕێزی بەرامبەر کراوە حەزرەتی عومەریش لەوە زۆر گەورەترە هەمومانە وازانین ئەچمە لای کاک هەنگاو لە چۆمانەوە کاک هەنگاو عەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵا کاک هەنگاو فەرموو بڵاوڕێژم بۆ جەنابت و هەموو کارمەندانی پەیامی پیرۆز و هەموو بینەران سپاسە دەکەین سڵاو ڕێز بۆ جەنابیشت بڵاوڕێز بە خۆشحاڵم کە ئەم جارەش بە خزمەتتان گەیشتمەوە لەم پەیوەندیە لە خزمەتی جەنابتین ئێمە زیاتر خۆشحاڵین کای منێن برای منێن بەڕێز سەبارەت بە پیرۆزیەکانی ئیسلام ئەوە لە بێرین زەمانەوە کە دنیا هەیە مرۆڤەکان لەسەر زەوی ژیاون کە پێش هاتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بڕۆ بۆ هەزاران ساڵ لەمەوبەر فەجیعەتێک و کلەشیاگێک و کارەساتێک لە ژیانی مرۆڤەکاندا گوزەری کردووە لە سەردەمانێکدا کە سەردەمانی فیرعەونەکان و کاهینەکان و پاشاکان بووە خەڵک کراوەتە کۆیلا کراوەتە کەنیزە بازار هەبووە لە بازارەکانە خەڵک ئەفرۆشا و ئەکرا و ئەبەستراوە وەک کوێلەکە ئەکرا و ئەیان بێت لە کانگاکانە کاریان پێکرد هەتا برسی ئەبوو لە برسانە ژیانی لەدەست ئەدا لە ماندیبوونیانە ژیانی لەدەست ئەدا یاخود لەلایەن خاوەنەکانیانەوە فێر ئەکران یا ئەکوژران هەموو جۆرە سوکایەتێکیان بە مرۆڤ ئەکرد دەسەڵاتدارەکان لە هەندێک شوێنە بە جۆرەی ئەو زانیاریانەی کە نووسراون لە دێرین زەماندا فەقیر هەبووە کەمێک زەوی و حەزی هەبووە دەسەڵاتدار هەبووە تەواوی حەزەکەی لێساندووە و مقاومەی کردووە کە ئەم دەسەڵاتدارە کە چەندین کۆیلەی بەکرێ کڕیوە لە بازارەوە کۆیلەکان هێرشان کردۆتە سەر ئەم خاوەن هەژارە کەپی ماڵ و منداڵەکانیان گردووە و لە بازارەکانە بە کۆیلە فرۆشتیانە و کەپی خاوەنەکەشی کەپیان بڕیە و دوێکانیان بڕیە و 12 ساڵ لە کانگاکانە پیشان پێکردووە ئەمە فەزیحەتی پێش هاتنی ئیسلام بووە بەڵام پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم کە هات ئەو هەموو کردەوە ناشرینانەی لە مرۆڤەکانی دەسەڵاتی ئەو کاتا پەیڕە و ئەکران هەر هەمووی تێک شکاندی و لەناوی بێت بەڵام وردە بەنەمانی ئەو ئێرە و دەوێ و دەولاتر دەسەڵاتدارتر وردە دەیانەوێت ئەم کارە دەشکاوە نوێ بکەنەوە بەڵێ نوێش کراوەتەوە مرۆڤ
ئێستا مرۆڤ دەبێ بە کۆیدە ببێت مرۆڤ کە پێناو موچەیەکی دەبی کۆیدە بێ بەیان دوو بەیانی هەڵبژاردنە مرۆڤ جاسوسی دەکەدە ئەنێنە پێش لەگەڵ ئەنێنی چێ دەهێتە سەردارەکانە چ لە فەرمانبەرەکانە لەگەڵی ئەنێنی ئەڵێ دەبی بچی خەسەن ئەو شەخصە دەست بداتە بە من چونکە بۆچی خەلپێناکە بەڵام ورید دەماوەندی کۆڵایی ئەم جارەیان دڵنیابە ئەم بەردەیەش ئەشکێت و کۆتاییان پێدەمار چۆن کە حتا ئاخری هەناسەی کە شەڕ ئەکات بەڵام کە دەتدا سەر شەخصێن ئەم مارە دەتوانە ئەکەوێتی جارێکی تر سەر بەڵک ناکاتەوە بەڵێ کاگەنگاو بەڵێ چیان ئەتوانم زیاتر درێژە پێدەم سپاس دەکەم کاک هەنگاو فەرموو بەڵێ گوێم لێتە وەڵا سپاس دەکەم حتما خەڵکی تر لەسەر هێڵە بۆیە فەرموو هیمەتێک بکەین ئەم دەسەڵاتش کەس دێنین خوا لەگەڵ سپاس کاک هەنگاو دەست و چاوت خۆش بێ بەردەوامی لەگەڵتان ئەزیزان ئەچمە لای پەیوەندیەکی تر زۆر باشە ئەو هێڵەی تر ڕاگرن وا باشترە چونکە سەوتەکە بە خراپی ئەگاتە ئێمە ئەو کات باو بە ڕێزانە هەم وەحدەیان لێ نەڕوە هەمیش لە ژمارە ئاسیاکەەوە باشتر پەیوەندیەکرێ کاک عەبدوڵڵا لە چوار قوڕنەوە وەرەگرم کاک عەبدوڵڵا الو بەڵێ کاک عەبدوڵڵا جان السلام عليكم ورحمة وعليكم السلام ورحمة الله وبركاته الله سلام باسی دینی اسلام دەکەی بەڵێ مامەستا گیانزا دینی ئیسلام سەحابەکی وا هەیە من وچ بەرامبەری ڕاوەستبوون ئەوانەی کە بەرامبەری ڕاوەستن بەڵێ ئەوانەی بەرامبەری ڕاوەستن بەس تەوەڕە لێدەن دوو لە ڕووی تۆ بەڵێ تۆ بە گوندێکدا بڕۆی 50 بۆ دێ بەڵام ئەگە بەردەکرد دەرزاسەکارێکی بەلایەکدا هەڵدێ ئەوانە تەنانەت لە دوورێ دەوەڕ بە ئیسلام خۆ لەبەر ڕەجوع بنەوە دوایی چ دەکە بۆ شۆ دەڕوا هیچ ڕێگای هەیە هیچ ڕێگایەکی تری نییە ئیلا دەبێتەوە تەماشاکە تەماشای بەریت کە هاتن بۆ تێکدانی بەری ئەو جەماعەتی ئەبرەها ئەگەر ئەبوو تاریب چوو ئەوە بۆ چاتووی وڵا بۆ من بۆ هەوشتران دەیەوەمزاری هاتیر بەیتەکەن تێک دەدەی کورەفتی بڕە کاکە بەیت سەحابی خۆیە ئەوە ئیشی من نییە ئەمە لە حوشری خۆم دەگەڕێم بابە جەناوانە تەنانەت بوەڕ لە ئیسلام هیچ کا بۆ ناڕە هیچ کا پێ ناکرێ هیچ تەنانەت وەڕی لە دوور بە دوو بە ئیسلامەوە ئەگە پیاوە باوێتە بەرەوڕووبا شتێک دەنووسی یا نانووسی چنێ ڕەوەتەوە هەموو یە لەبێتەوە وەرزەتی فایگەرەوە چۆ دەڕوە هیچ ڕێگایان نییە ئارێ وەڵا ئیلا دەبێت ئیلا بیکێشی بەسەری ئیسلام بوەڕێ کاک عەبدوڵڵا واتە گەڕانەوە تەنها دەکەم سپاس بۆ تۆ گەڕانەوە تەنها بۆ لای ئیسلامە واتە ئەسڵ هەر ئیسلامە ئینشاءڵڵا ئەو گومانی تێدا نییە هەر کەسێکیش لە ئیسلامەوە نزیک بێ بە ئیسلامەوە سەربەرزە و عیزەتیش لە لای ئیسلامە شکۆ لە لای ئیسلامە دوجار الحەمدولیلا سپاسی خواکەین کە هەمومان مسلمانین بەشێکی زۆرمان مسلمانین و شانازی بە مسلمانبوونی خۆشمانەوە بکەین باشە کاک جەمال وەرەگرم لە بازیانەوە کاک جەمال بەڵێ فەرموو قوربان السلام عليكم براكم وعليك السلام ورحمة الله وبركاته دەستەکانە ماچکەم یا أستغفر الله من لە خزمەتە با قوربان والله بەنسبەت سوکایەتی بە ئیسلام نەک لە هەریەم بەڵێ بەڵێ تەنانەت لە هەر شوێنێکی ئەم جیهانە ئەگەر هەر کەس سوکایەتی بە ئیسلام کە ڕۆژێکدا بێ ئەمرێ ئەچێتە قەبرەکەەوە لە قەبرەکە پرسیاری لێیەکەن لەسەر حساب و کتابانە هەموو کاتێک وای گەورە خۆی فەرموویەتی من کەس نەوێت دیفاع لە ئیسلام بکە خۆم دیفاع لە ئیسلام ئەکەم بۆ نمونە لەم چەند ڕۆژە بوومەلەرزەیەک بووە کەسە کەس بۆ بەژێر خانوبەرەوە چەند کەسێکی دیندار بووە هەرچی ئەتوانێت
دژی ئیسلام بۆستە هیچ کەسێک ناتوانێت هەر کەسێک دژی ئیسلام بۆستێت خۆی سەرکەوتوو نابێت جوانە یا ئینسان ئەبێ نەسحەل لە موچاوی خۆی وەرگێ خوای گەورە چاویاوە پێ گوێیاوە پێ عەقڵیاوە پێ زمانیاوە پێ کارەگای ئیسلام نێ دەبەر و بۆ عیبادەت و خواپەرستی دروست بۆ لە دنیا نەک بۆ ئەوەی کە گزاری ئیسلام بکات خۆی کاک جەمال خوای پەروەردگار دوو جۆر تۆڵەی هەیە تۆڵەی هەیە لە دنیا دوای ناخا بۆ قیامەت تۆڵەی هەیە لە قیامەت لە دنیادا تۆڵە ناکاتەوە بۆیە ئینسان هەمیشە ئەم دوو تۆڵەی لەبەر چاو بێت جاری وا هەیە خوای گەورە ئەوێت تەنبیهمانکە عاقڵمانکە پێمان بڵێ ئەمە غەڵەتە مثلەن ئەم کارە مەکەن سوکاتی بە ئیسلام مەکەن بە سەحابە مەکەن بە پێغەمبەران مەکەن عەلەیهیمو سەڵات وەسەلام بەڵام ئێمە بەڕاستی هەندێک خەڵکمان هەیە دڵی بە ئیسلامی خۆش نییە دڵی بەم ئیسلامە خۆش نییە دڵی بە مسلمانان خۆش نییە دوجار ئەمە وەکو نەخۆشیە گوایە لە ناخ و دەرونیا عیلاجی بۆ ناکرێ ینی نازانێت چۆن عیلاجی بکات دێ حقد و بغزەکەی بەمە دەرەکە ئینسان کاگە ئینجان ئینسان هەر بیر لەوە بکاتەوە بیر لەو بکاتەوە هەر ئینسان هەر بیر لەو بکاتەوە کە خوای گەورە نەیکردووە بە حەیوانات بە باڵندە بە حەشەرات بە هەزاران حەیوانات بەڵێ یعنی ئەمە سەرکەوتوی ئینسانەکە خوای گەورە نەیکردین بەشتانە هەڵوە هەر لەبەر ئەمە هەموو کەسێک مسلمان بێ ئینگلیزە تورکە فارسە عەجەمە ڕۆمە ڕێگای خوای گەورە بستا ڕۆژێک بێ هەر ئەمرێ چی بە بوومەدەستە بێ چی بە لافا بێ چی بە مردنەکەی خوای گەورە خۆی بکە لە ماڵی خۆیان ببێیان بە نەخۆشی بێ هەر ئەچێتە ناو قەبرەکەوە جا ئێستا هەر دەسەڵاتی کشتێ دەسەڵاتی خۆمانە کوردیە هەر کەسێکە حد دەسەڵات ئەشن ئەو دەسەڵاتمانەش بێن وەکو گەنجێکی فەقیر وەکو گەنجێکی وەکو من بێن ڕێگای خوای گەورە بگرن چنە زۆر بە نوێژ ڕۆژ بکەن ئەمڕۆ فرسەتە بەڵێ دەستەکان خۆش بێ کاک جەمال کەس فریان ناکەوێت بەڵێ سوپاس دەکەم دەستی خۆش بێ خوای گەورە هەموو کاتە ئیسلامی سەرخستۆ هەر سەرکەوتوش بووە الحەمدولله الحەمدولله سپاس بۆ ئێوەش و ئێوە لەشتان ساز بێ و حەزەتان سپاس دەکەین دەستی جەنابیشت خۆش بێ لە هەموو لایەکمان خۆش بێ ئینشاءالله ئامین یا ڕەبی ئینشاءالله ئامین سپاس دەکەین وەڵا سپاس و پێزانینم هەیە بۆ ئەو بەڕێزانەی ئێستا بینەری بەرنامەکەمانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەستیان خۆش بێ کۆمەڵێک لەو بەڕێزانە کۆمنتیان نووسیوە کات هەبوو ئینشاءالله کۆمنتەکان نیشانە خوێنینەوە کاک جەوهەر لە سلێمانی وەرەگرم دەستان خۆش بێ کاک جەوهەر فەرموو بەڕێزم خۆشەویستم فەرموو قوربان السلام علیکم کاک محمودی بەڕێز وعلیکم السلام ورحمة الله وبركاته کاک جەوهەر دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم خوا لێ ڕازی بێ یاخوا سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم مەمنونی جەنابتم دەستی جەنابیشت خۆش بێ ئەو ئیسلامە بە سێ خاڵ ئیشارەی پێدەم بۆ ئەوانەی کە دژایەتی یەکەن فەرموو خاڵی یەکەم خۆی هەموو دەمێ حاوێ چی تایە ئەوە یەک خەڵک بۆ تێگەڵم چی بەڵێ هەر کەس لە تاریخی مێژوو ئەگەڵ ئیسلامە هاتووە دانراوە ئەگەر دژایەتی کردبێ دژایەتی کرد لەگەڵ شاخانەوە بە قۆچی لەو شاخی شکاون و لاشەی بۆ گەنی چۆتە مێژووەوە وازەحە چۆتە مێژووەوە ئەوە باش بزانن ئەو ئایشە بەو دەرداچم بۆ دەرداوە کەس دژایەتی بەنامەی خوا بکە ئەو ئیسلامە سەرکەوتووە سەربەرزم ئینشاءالله ئینشاءالله ئەگەر مای هیدایەتن ئەوانەیە کە دریان بۆ گەن بووە ئەگەر خۆی گەورە کەوتوو لە پەرەسراندا ئینشاءالله بەڕێزی خۆشەوی دەستەکانە خۆش بە کاک جەوهەر گیان سوپاس دەکەم ئەگەر شایانی هیدایەتن خۆی پەروەردگار ئینشاءالله هیدایەتیان بدا عاقبەتیان خێر بکە ئیمانیان سەلامەت بکە ئەگەر هەیان بێ ئەگەر نا خۆی گەورە بە وتە و کردەوەی خۆیانیان لەگەڵکە ئینشاءالله بۆیە پێشترەڵێن هیدایەتیان بدە پەیوەندیەکی تر وەرەگرم کاک بڵند لە کەرکووکەوە کاک بڵند دوای کاک بڵندی ژێک پەیوەندی تر وەرەگرم کاک بڵند بەڵێ برات ماشی ئەوەدا فەرموو کاک بڵند گیان فەرموو گیانەکەم
جۆم لێتە کاکە فەرموو من لە خزمەتە منی گوێم لێتە وەڵام بۆ سەبات بۆ ئیسلامەوە بەڵێ ئەوەی کە ئیسلامێکە بۆ ئێمە بڕوا ناکەم هیچ شتێککە لەم سەدەیە بیکات چونکە ئیسلامەکان ئێمە ئەوەی کە ئیسلام بۆ خەڵکی فەقیریکە بڕوا ناکەم سیاسەتێک نییە تێدا وڵاتە بۆ ئێمە بیکات بەڵێ خواوە چی لە سوێن بوو خوایە سوێن لەسەرنی ئەم ئێوارێ بوو خوایە موبایل خۆم فرۆشتە بوو کرێخانووی خۆم بەڵێ بە حەقی خوا مۆبایلت فرۆش بوو خوا گەورێک کە خاوەنی ژن و مناڵم چوومە موبایل خۆم فرۆشتووە بۆ کرێخانوو بۆچی ئیمکانیەتت نییە؟ ناوەڵا هیچ ئیمکانیەکم نییە کە لەم هەر هیچ نەما لەم وڵاتەیە کە یانی بچووکترین شت بێ لەم عێراقێ ئەتر دڵخۆشی بێ مەشیانە بەڵێ هیچ شتێک نەماوە لەم ژیانە کە ئێمە دڵ بەچی خۆشکەین ناوەتە بەو نەخۆشی خۆوە بۆ هینی خۆمەوە هەموو ڕۆژێک سەعات شەشی بەنی بۆ ئیشەکە ئێوارە دێمەوە 5,000 پێیان ناکەم 5,000 ها بە 5,000 خۆت ئەلەم لا حول ولا 5,000 ئەژوین ماڵم باشە کاک بڵند جیان ژمارەکەتم بۆ جێ بێڵە پەیوەندیت پێواکەمەوە باشە ئیشەڵا ئینشاءڵڵا بە خودا زۆر سپاس دەی لە خزمەتام ژمارەکەی لێ وەرگرن بەداخەوە ئیشەڵا کاک بڵند بەپێی توانە هاوکارە دەبین بینەرانی بەڕێز ئێمە بەڕاستی بۆیە ئەم تەوەرەمان دەستنیشان کرد و دیاری کردووە نامانەوێت یعنی هیچ کەسێک بە ئامانج بگرین و ناشمانەوێت قسە بە هیچ کەسێک بڵین و هیچ کەسێک لەم شاشەیەوە گەورەکەین چونکە بەڕاستی ئەوەی کە سوکاتی بە ئیسلام و بەها پیرۆزەکانی ئەم ئاینە پیرۆزە بکە هیچ بەها و قورساییەکی نییە لە لای مسلمانان مسلمان بە عیزەتە مسلمان بە شان و شەوکەتە مسلمان زۆر لەوە گەورەترە گوێ لەو جۆرە قسانە بگرێ خۆت بچێتە ژێر تەسیری ئەو حاڵەتانەوە ئێمە باش ئەزانین سەحابەی پێغەمبەرکێن باش ئەزانین پێغەمبەرانمانکێن باش ئەزانین ئەم دینە پیرۆزە بەچی ئامانجێک هاتووە کاکدارا کۆتا پەیوەندی وەرەگرم لە عەربەتەوە کاکە جا سەلام عەلەیکوم عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا کاکدارا جۆ لە مامی خۆ بگرە و پێم مەبڕە با چەند شتێک بڵێم ئەزیزی من ئەم قورئانی پیرۆزە بۆ تۆ نییە بۆ خەڵکە کاکە ئەم قەناتە من جار با تەلەفۆنەکەم بۆ خەڵکە بۆ تۆ نییە تۆ لەوانەیە شتێکی لێ بزانین بەس خەڵکێ لێ نازانێ لە ڕێ ئێوە ڕوونیەکەمەوە بەس با هەناسەم تۆ نەبێ باشە بە ئیسراحەتی خۆت گەمەیە چەند شتێک هەیە بێڵم لەسەر ئەرزی واقع بە ئیسراحەتی خۆت فەرموو پێم نەڕێ بڵێ کاتمان نەما ئاسە لێمەوە ئەزیزی من قورئانە فەرمێ درۆ مەکە دزی مەکە بوختان مەکە چەند شتێک هەیە مەیکە خەڵکێک هەڵەسێ ڕەخنە لە قورئانەگرێ جارێک تۆز بۆستەم قورئانە دیفاع لە تۆکە ئەمە نابێت ڕەخنەی لێ بگری ئەمە یەک دوو خوای تەبارەک وتەعالە کە حەزرەتی ئادەمی خەڵق کرد سەرجە مەلایکە سوژدەی برد بە تەنیا ئیبلیس نەیبرد سەری تەبیعەتی خوای گەورەکە فەرمێ قال لما لا تسجد پرسیاری لێکا بۆ سوژدە نابەی منش لێرە مەکەم بە پرسیار خەڵکێکەیە ڕەخنە لە قورئانەگرێ سوکاتی پێکە من پرسیارێکی لێکم بۆچی چونکە دیفاع لە تۆکە ئەفەرمێ ماختاوچی مەبە ڕیایی مەکە بەعزە شتێکەیەکە بەعزە شتێکی چی ئەو شتانەی کە خراپەوە با بۆ جەهەنەم مەیکە بۆیەکی سوکاتی پێکە ئەمە بەشێکی قسەکە هەناسەم چاکتم بۆ لەما خیاوەریگە بەڵام نێمەکە با تەواویکەم لەم ڕۆژانە لەم هەفتەی ڕابردووە بەرنامەیەکی پێڵەن کرانەوە لە قەنات 24 ئیشەکە ئەزیزی من برای من تۆ دوو کەسێ هانیوە بۆین باخیان بەستۆ چاکەت باتۆڵیان لە پیاو زۆر ماقۆلن لە ئاخری قسەکاڵێکی بەعزێ لایەتەکان بزن خواردوێتی من ئەڵێم هەست کەسێ غەڵەت بەرامبەر هەست کەسێک کات ئەبێ داوای لێبوردن کە لە ڕێو ڕەسمێکی شکۆدارە ئەبێ داوای لێبوردن لە بزن بکرێ لەبەر ئەوەی کە ئەو ئاەتی نەخواردووە ئەمە بەشێکی ئەگەر وەکو سۆحبەتیشی ئەمە یەک دوو خوایەکی عەزە وەجەل پێغەمبەرە بنێرێت کە لە قورئانی پیرۆزە فەرمێ حەواویتە لە ماخرا دەرکەوتووە حەوا 1500 ساڵەمەوە پێش لە هەموو وەتەنی عەرەبیا بزمارێکی تیا نەبووە ئەم عیلمەی چۆن زانێت مەجەڕون بەحرێنی یەلتەقیان ئەو دوو ئاوەکەی رووسیا تێکەڵ نابێ فەزا عیلمی تەکنەلۆژیا و ئەمەی کە هەیە ڕوونی کردو کاکە ئەم پیاوە کە قورئانی بۆ هاتووەتە خوارەوانێ دەستکاری نەکراوە سابتە هەست کەس ڕەخنەی لێگرێ ئاتێکی لە کاتەوە کوبرە پەنجەیەکم نەبێ چاوێکم نەبێ
ئەمە بەشێکی قسەکە دوو خوای تبارك وتعالى قوري يا بسن تاكو سيري اما قريتا ور ايماني بوبي اما بشيك يقسكا اقال منها بله بشيك الماني كاك خلشي كي مشروب اخوا والله من اقاميتي خيرك على اخواجي انا مشروبا بيدركي كيري بوم خير خلشي كي بعض اشتكي كاك حرف عريتو بلان خلشيك مان هي كورش قرش ناخوا مشروب ناخوا قمارش ناخوا هاستاوا لسر تلفزيون خوي قوري عزري شاول خوي شواركز بانك اكو خوي تو پێدوانیە ئەم ئاتە نقصانی بێت پێدوانە کوڕەکاکە نەخێر وانە بەڵام یەکشتی شێ ئەڵێم با مسلمانان کوان لێم بێ لێرەوە پێم مەبڕە خوا تەبارەک وتەعالا ئەفەرمێ هەچ کەسێ ئیمانی بە قووەت بێ ئەگەر نەبووش بێ وا خۆی فشانەیە هەبووە ئەو پیاوە پێشتە تەلەفۆنەکانی مزگە فرۆشتووە یا قسەیتە تەلەفۆن تکا ئەکەم با مسلمان خۆی نەشتێنە تۆ چاک بەخوای گەورە ڕستەدەیە با نەکڕژێنە ناحەزانی ئەزای نەحەزانی شێ ناحەزانی بەهەشت چونکە جێگەی تۆ کۆتایەوە ناحەزانی بەهەشت ئاهلی دۆزەخ لێرە بابە چاکی سوک سێرمانەکەن ئەوە بابەتێ بابەتەکەی تر ئەوە شات ئازیزی من هەری یەک لە ئێمە لەگەڵ ژنی لەگەڵ کچی لەگەڵ کوڕی غەڵەتەکە نەمانە ناو عایلە سەبرمان بێ شتەکان بە سەبر حەکەین ئەسەبور و خوای گەورە دوای ئەوە با برابین واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا ئەوەش بەشێتر بەشێتریشمان هەیە من بكوي سرد كان بشريد على مسار أمرزاق كهش مليارة أركاك يعجوز ومعجوز يك اللي نشانه كان يكون هايدريا أجر بيابن بيم أما ما نابين ببرا زدي أوان تبعي سبرابين والسلام عليكم ورحمة الله وبركاته. أيوة عليك السلام ورحمة الله وبركاته كاك دارجان. دير روحك كم فاضي. لش الصاغبة زۆر سپاس بۆ پەیوەندێکت خۆشەویستان و بەڕێزان دوانگەی خەڵکتان پێشکەش کرا سپاس باوکارانم بەخواتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.